زۆربەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چاوەڕوانی ئەو هەوڵن کە ببێتە فریادڕەس و لەم کێشە سیاسیە هەرێم ڕزگار بکات، چونکە کێشە سیاسیەکان هاوکاتە لەگەڵ خراپبوونی ئابووری هەرێم. زۆر هەوڵ و نێوەنگیری هەبووە بۆم ئامانجە و ئاساییکردنەوەی دۆخەکە، بەڵام تا ئێستا هیچیان نەیتوانیوە بەرەو پێچوونێک بدا بە دۆخەکە و ئاسایی بکاتەوە. زیاتر لە مانگێکە فواد مەعسووم سەرۆکۆماری عێراق و سەلاحەدین بەهادین ئەمینداری پێشووی یەکگرتووی ئیسلامی هەوڵێکیان هەیە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە، بەڵام هێشتا هەنگاوی کرداریان بۆ هەوڵەکەیان نەناوە و ئەوەش پەیوەندی بە فواد مەعسوومەوە هەیە. هەموو ئامادەیەکی تایەوە تا ئێستا دواکەوتووە پەیوەندی بە بەڕێز جەناوی کاک دکتۆر فواد مەعسوومەوە هەیە، چاوەڕێەکە بێتەوە و بەرنامەی هەوڵەکانیان دەست پێ بکەن و بۆ ئەوەی ئینشاءڵڵا بتوانن لە زووترین کاتە ڕێگە چارەیەک بۆ ئەو ئاڵۆزیانەی کە هەیە بدۆزنەوە. بەپێی زانیاریەکانی NRT بڕیار بوو لە سەرەتای ئەم مانگەدا فواد مەعسووم سەردانی هەرێمی بکردایە و لەگەڵ سەلاحەدین بەهادین سەردانی لایەنەکان بکەن، بەڵام دوای خستووە بۆ کۆتایی هەفتەی ڕابردوو کەچی نەیتوانی لەو کاتەشدا بێتەوە هەرێم. ئەم دوو کەسایەتیە لە کۆبوونەوەکانیان باسییان لەوە کردووە دەبێت دۆخەکە گونجاو بێت بۆ کۆبوونەوەکانیان لەگەڵ لایەنەکان، چونکە دەیانەوێت لەگەڵ کەسی یەکەمی حەزبەکان کۆ ببنەوە. بەڵام لە ئێستادا نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە دەروەی وڵاتە و بزوتنەوەکەش لەسەر کاتی گەڕانەوەکەی قسە ناکات. لەسەر ڕێخەری گشتی کێ گەڕێتەوە نامانەوەی لەسەر هیچ شتێ بڵێ. بەڕێز ڕێخەری گشتی ئێستا لە دەرەوەی و هەموو دەسەڵاتێکی یاو بە و برانێکی ئێستا لە ناوبزوتنەوەکە بڕیارێن و بە تایبەتی جڤاتی نیشتیمانی پێشتریش ڕامانگەیان و هەموو ئەو هەوڵانە کە ئەچێتە خانەی خزمەتکردن بە دووبارە ئاساییکردنەوە و باشکردنی ئەم دۆخە بە قازانجی خەڵک بەرزەڵێن نرخێنی. بەپێی زانیاریەکانی NRT فواد مەعسووم و سەلاحەدین بەهادین بە تەلەفۆن پەیوەندیان بە نەوشڵا مستەفاوە کردووە و لە هەوڵەکەیان ئاگاداریان کردوێتەوە. هەر بەپێی زانیاریەکان ئەم دوو کەسایەتیە باسییان لەوە کردووە کە وفدەکەیان فراوان بکەن و چەند کەسایەتێکی تری بۆ زیاد بکەن. پێشنیاز کراوە مەحموود عوسمان سیاسەتمەدار لەگەڵیان بەشدار بێت. لەسەر ئەم هەوڵە مەحموود عوسمان بە NRT ڕاگەیان هێشتا ئاگادار نەکراوەتەوە و ئامادەش نییە بەشداری لەو شاندەدا بکات، چونکە دەڵێت حەزبەکان گوێ بۆ کەس ناگرن. بەپێی زانیاریەکانی NRT یەکێکی تر لە هۆکارەکان ئەوەیە کە فواد مەعسووم سەردانەکەی بۆ هەرێم دواخستووە، چونکە حەزبەکەی پێشنیازی نوێی هەیە و داوایان لێ کردووە سەردانەکەی دوا بخات بۆ ئەوەی لەگەڵ هەوڵەکەی خۆیدا بەریەکەوتن دروست نەبێت. هەوڵەکانمان بەردەوامە کە خۆشمان بەشێکی لە پرۆسەکە، خۆشمان بەشێکی لە ناو پرۆسەکەین، لەبەرەوە هەنگاوەکانمان بەردەوامە کە چەند ڕۆژ لەمەوە پێش لەگەڵ گۆڕان کۆبینێتەوە و لەگەڵ پارتیش کۆبینێتەوە. کۆبوونەوەکانی کەشمان بەردەوامە بێت بۆی بگەینە ئەنجامێکی دروست. بەپێی زانیاریەکانی NRT یەکەمین سەردانە هاوبەشەکەی فواد مەعسووم و سەلاحەدین بەهادین بۆ لای بارزانی دەبێت کە لە 19 ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە. هەر بەپێی زانیاریەکان ئەم دوو کەسایەتیە داوا لەسەر جەم حەزبەکان دەکەن نەرمی بنوێنن لەسەر داواکاریەکانیان و پێشیان دەڵێن ئامانجی هەوڵەکەیان ئەوەیە کە پرسی سەرۆکایەتی هەرێم و گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانی گۆڕان بە یەک پاکێج چارەسەر بکەن. فواد مەعسووم و سەلاحەدین بەهادین دەیانەوێت جیاواز بن. ئەم دوو کەسایەتیە نایانەوێت ئەزموونی هەوڵ و نێوەنگیری لایەنەکانی تر دووبارە بکەنەوە و لەگەڵ مەکتەبی سیاسی حەزبەکاندا کۆ ببنەوە، بەڵکو دەیانەوێت لەگەڵ کەسی یەکەمی حەزبەکاندا کۆ ببنەوە تاوەکو دەسەڵاتی جێبەجێکردنی بڕیارەکانیان هەبێ و کێشەکان چارەسەر بکەن. هێمن مەحموود NRT سلێمانی.